بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورەتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەهاری دڵان بە خزمەتتان گەیشتینەوە. ڕاستەوخۆ لە خزمەتتانین خۆشەویستان، بەرنامەکەمان تایبەتە بە جوان خوێندنەوە و ڕاست خوێندنەوەی قورئانی پیرۆز. هەروەکو سەرەتایەک بەرنامەکەمان بە فەرموودەیەک دەست پێ دەکەین کە تایبەتە بە گەورەی و فەضڵی قورئانی پیرۆز. خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکە دەفەرمێت اقرأوا القرآن، ئەگەر برایان ئەو فەرموودەیەمان بۆ دابەزێنن، اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. واتە قورئان بخوێننەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانمان پێکا کە قورئان بخوێنینەوە. بۆچی؟ چونکە لە ڕۆژی دواییدا دەبێتە تکاکار بۆ هاوڵەکەی، کەواتە قورئان خوێندن هۆکارێکە بۆ ڕزگاربوونمان لە ناڕەحەتی و زەحمەتەکانی ڕۆژی دوایی. بۆیە ئەیش فەرمێت لئەصحابیه، ئەبێتە تکاکار بۆ هاوڵەکەی، واتە تۆ ئەبێ قورئانت وەکو هاوڕێی خۆت لێ کردبێت، هەمیشە خۆشت بێ و هەمیشە لەگەڵتا بێت و هەمیشە بیخوێنیتەوە و کار و کردەوە بەو خوێندنەوەیش بکەیت و لە ژیانی ڕۆژانەتا ڕنگ باتەوە. بەڵێ خۆشەویستان، سەرەتای بەرنامەکەمان دوای فەرموودەکە کورتەباسێکی بابەتی تەجویدیە، ئەوەی کە بتوانین و ئەوەی کە فەریاد بکەین پەیوەست بێت بە بابەتی زانستی تەجویدەوە و بە گرنگی بزانین. ئینشاءڵڵا باسی دەکەین. خۆشەویستان، لە بەرنامەی دوێنەدا باسی شێوازی ئیستیعاذە و بەسمەلەمان کرد. پشتیوان بەخوای گەورە ئەمڕۆ باسی شێوازی خوێندنەوەی نێوان دوو سوورەتەکەین. ئەگەر قورئان خوێن بەردەوام بوو لەسەر خوێندنەوەی قورئانەکەی و سوورەتێکی تەواو کرد لەگەڵ سوورەتێکی ترا بیخوێنێتەوە، ئایا چەند شێواز ئەتوانێت بسم الله الرحمن الرحیم بخوێنێتەوە. بەڵێ خۆشەویستان، لە سلایدەکەدا 4 شێوازمان هەیە، 1 2 3 4. ئەگەر بە پوختی لەو سلایدەدا باس کراوە سەیرەکەین. 3 حاڵەتیان نووسراوە دروستە و حاڵەتێکیان نووسراوە نادروستە و جائز نییە. بزاین ئەو حاڵەتانی کە جائزن بۆ شێوازی خوێندنەوەی بسم الله الرحمن الرحیم چییە؟ یەکەمیان خۆشەویستان، سلایدی دوای ئەوە ئەگەر عەزیەت نەبێ بچڕانی هەمویان، واتە ئێمە ئەتوانین کۆتایی سوورەتەکە و بسم الله الرحمن الرحیم و وەسەرەتای سوورەتەکە بخوێنینەوە بەم شێوازە. بۆ نمونە ئەوەی کە لە سلایدەکەدا هاتووە و ئەو نمونەی هەرە خوێنینەوە. ئێمە سوورەتی ئیخلاص خوێنەوە کۆتایەکی ولم يكن له كفوا أحد. أوستين بسم الله الرحمن الرحيم. أوستين قل أعوذ برب الفلق. أما شوازك خوشويستان. شوازي دوام وسان لسر كوتاي سورتي خوينراو وقياني بسم الله الرحمن الرحيم بسرتاي سورتي دوامو كي خوينين بم شوازا ولم يكن له كفوا أحد. لردا أوستين وتوين هنا سيق ورقرين بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الفلق. أما الشوازي دوم خوشويستان. شوازي سيام كمشان هر جائزة أتوانين هميان بقينين وصل الكل يا وصل الجميع بم شوازة ولم يكن له كفوا أحد بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الفلق. لردا خوشويستان ئاگامان لە سلایدی دوای ئەوەدایە ئاگامان لە حاڵەتی ئیقلابەکان بێ کە ڕوئەیات. بۆ نمونە ئەحەد، لێرەدا ئەحەدمان هەیە، ئەگا بە پیتی با تەنوینە ئەبێ بڵین ئەحەدوم بسم الله الرحمن الرحیم. ئاگامان لەو حاڵەتانە بێت. خۆشەویستان، حاڵەتی چوارەم کە دروست نییە و جائز نییە چییە؟ ئەوەیە کە ئێمە کۆتایی سوورەتەکە بگەینین بە بسم الله الرحمن الرحیم. بۆ نمونە بڵین ولم يكن له كفوا أحد بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الفلق. أم شوازا لخوێندنەوەی قورئانە جائز نییە. بۆ چونکە وا دروست ئەبێ یاخود وا تێئەگا ئەو کەسەی کە گوێگرا بسم الله الرحمن الرحیم کۆتایی سوورەت بێ
لكاتك كبسم الله الرحمن الرحيم سرتاي سورة أجمان لو حالة به أما بشيوكي كرتو بخت أو شوازاني كدروس لنوان دو سورة بسم الله الرحمن الرحيم بكري أجر كسيك ختمي قرآني كد بيوسك هسه شوازك بك بيوزناك هسه شوازك بك بو خوي أتواني يشك لو شوازانه هل بجري بلام أوي كبو سند أخواني وبو روايات أخواني ما مستاكي بي الله هر شوازك جيب جيبك چونك أما بيوستا با سندو وكو أمانتك بيوستا همو شوازكان جيب جيبك بلا خوش ويسان سورة أمرمان سورة الفلاقة لخزمتان ديخوني نوو أوي كبيويسكات رون كدنو لسار آياتكان لخزمتي آياتكانا دبين أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد ومن شر حاسد إذا حسد والله خوش بستان سورة كمان خوين دوا ولا برنامكاني رابردوا باسي استعاذة وبسملة من كرد دوباري ناكينوا آياتي يكم خوش بستان كاتك وشي قل ألين بيستكا أو قافة بقلوي بلين قل ولا مكا زمني بينيكي بيني قل ممشي واسي يخسر لا مكا برنين قل أعوذ أبي دنجي بيتا كان خوش بستان زانستي تجويد بريتية لراست خوينوي بيتا كان زماني عربي واتا بيت ببيت إما بزانين ك مخرجي والصفات أو بيتا تشونا بو شوازة بخونينوا قل أو أوي جومان لأجري بيوستا بيت ببيت جوي لدنجي بيتا كانوا بيت ناكري بيتيك بنا بشاراوي بوتريد ياخد بشوازيك بوتريد ك جومان ليوي نبيت أعوذ بيوستكات همزة خوشويسان أعوذ لقل عينكاتي كلينكين نلين أعوذ بمشي وازها لي خوشويسان أعوذ وواوك واوي مدية حقي خوي بين دو جغلة دريجي بكينوا وبيتي ذال نيكين ببيتي زاي نلين أعوذ أما يجه لي خوشويسان أقاما لو حالة بيت برب الفلق كاتك لا وشي برب أشين بولامك برب بهماشي أو لاما صفتي بينيه خوشويسان صفتي بينيه شيء أويك دنك كميك لقل أو بيتا بردوامة يكسد دنك نابش رينين برب بمشي وازا برب الفلق بيتي فاء خوشويسان با داني برري سروا أين لا بشتي لي وكامان الفلق وبيتي قاف خوشويسان كاتك أوصين لا كوتاي آياتكانا سنة لكوتاي همو آياتكانا بوصين خويل بنشين دا أموشي الفلقي مكسورة وجيري لجير داية بكردي بيلين جير وبعربي بيلين كسرة أم كسرة خوشويسان أجر بروين بكسرة خوينو الفلقي بلام أجر وسطين لسر هر بيتكي زماني عربي جيجا لتايخر وجيجا لتنويني فتحة هموي أبي ساكن بونمونا أو قافة سكون ورقري ألين شي الفلق بمشي وازا قلقلي قافة كأكين قلقلت شي خوش يسان مخرجي بيتك برأين مخرجي بيتك برأين الفلق بمشي وازا بوي بيتي ودنجي قافك بجواني دربك وأقاما لا صفتي قلو كدني قافك بخوش يستان الفلق خوش يستان راسخو لقلتانين برستان
و ئەتوانن پەیوەندی ڕاستەوخۆ وەرگرن و سوورەتی ئەلفەلەقمان بۆ بخوێننەوە لە خزمەتانە دەبین. ئاەتی دووەم خۆشەویستان، من شەری نون ئەگەر سەرنج بین ئەو نونە خۆشەویستان هیچ نیشانەیەک لەسەر نونەکە داننراوە، هەرچەندە نونەکە ساکینە، نونەکە خۆی چییە؟ من، بەڵام هیچ علاماتێک و هیچ نیشانەیەکی سکون لەسەر نونەکە نابینین. بۆچی هیچ شتێکی لەسەر نییە؟ بۆ ئەوی پێمان بڵێ کە حاڵەتێکی تەجویدی لەویادا هەیە ئێمە جێبەجێ بکەین. حاڵەتەکەی چیە خۆشەویستان؟ ئیخفایە. ئیخفا واتە شاردنەوەی نون کاتێک کە ئەگا بە هەندێک پیت، پشتیوان بەخوای گەورە فریا بکەوین لە بەرنامەکانی داهاتووە باسی ئەو حاڵەتانەکەین کە چۆن جێبەجێکین، بەڵام بە شێوازێکی خێرا ئەم حاڵەتە باس ئەەکەین. ئەڵێن چی؟ من شەری. لێرەدا ناچین بۆ مەخرەجی نون، ناڵین من نونێکی درێژکراوە ناڵین. چی ئەەکەین؟ ئەچین بۆ مەخرەجی شین خۆشەویستان. ئەم حاڵەتە و ئەم وردەکاری ئاگاتان لی بێت، ئەچین بۆ دوای نونەکە هەر پیتێکی ئیخفا بێت، ئەچین بۆ ئەو پیتە. لێرەدا پیتی شینمان هەیە، ئەچین بۆ پیتی شین کە بە ناوەڕاستی زمان لەگەڵ مەڵاشوودا دەوترێ. می لێرەدا دەنگێکی شاراوە و بچووک دروست ئەبێ، می و دەنگێکی مینگەیەکی تەواو ئەچێتە لوتمانەوە، می بەم شێوازە. می شەری ئیخفاکە بەم شێوازە ئەڵێن خۆشەویستان شەری و ئەو ڕایە بە ناسکی دەخوێنینەوە. دادە سیڤانمان لەگەڵایە لە هەولێرەوە با فەرمێت. بەڵێ خوشکە سیڤان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. دادا سیڤانجیان دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکە، ئەتوانی لە ڕێی مۆبایلەکەوە گوێبیستی ئێمە بیت. دادا سیڤان فەرموو. دادا سیڤان لەگەڵ مانایت؟ بەڵێ بەڵێ. دەی فەرموو دەست پێ بکە. أعوذ بالله من أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد. توزي لسر أو نبين لو دادا سيفان. ومن شر النفاثات جد لمنا ومن شر النفاثات في العقد. ومن شر حاسد إذا حسد. زۆر باشە، دەستی خۆش بێ دادە سیڤانگیان. تەمەنت چەنە؟ 11 ساڵ. 11 ساڵ، دەستی خۆش بێ. لای مامۆستا قورئان خوێنیت؟ بەڵێ دەخوێنم. زۆر باشە. لە چ سوورەتێکەی لای مامۆستاکەت؟ لە دلوعی دووەم لە سوورەتی نوح وادەگەمە چێت. زۆر باشە، ئافەرین. بەردەوام بە ئینشاءڵڵا، بەردەوام بە بۆی باشتر و چاکتر فێربی. دەستی خۆش بێ ئەخوا، خوا داگەڵ بێ. دادە فێنک لە سلێمانی با بفەرمێت. دادە فێنک. بەڵێ بەڵێ خوشکە فێنک فەرموو.
دڵم بەڵێ فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الفلق من شر ما خلق. دادە فێنک ئەو ڕایە بە ناسی بخوێنەرەوە. من شەری شەری من شر ما خلق. مەڵێ شەڕی شەڕینە شەری شەری من شر ما خلق. باشە بەڵێ. ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد. بڵێ شەرین یەک دقە دادا فێنک سەیری من کەوت جۆ لە من بگرە. ومن شر النفاثات شر النفاثات بەو شێوازە. ومن شر النفاثات في العقد. بەڵێ. ومن شر حاسد إذا حسد. دەستی خۆش بێ دادە فێنک دەستی خۆش بێ ئەخوا هەندێک تێبینی بچکۆلەمانەی ئینشاءڵڵا مەجال هەبوو باسی ئەکەین. دەستی خۆش بێ ئەخوا خوشکەکەم موفەق بی ئینشاءڵڵا. بەڵێ خۆشەویستان ئاەتی دووەم ما خالق ئەو قافە ما خالق ئەبێ بەو شێوازە بیخوێنەوە و سیفەتی قەلقەلەکەی دەرکەوێت. ومن شەری هەمیشە جەخت لەسەرەوەکەینەوە شەری ئەو ڕایە بە ناسکی بخوێنینەوە نەڵێن شەڕی شەڕینە ڕاکە کاتێک مەکسور بوو کەسری لە ژێرا بوو ئەبێ بە ناسکی بیخوێنینەوە ئەڵێن چی شەری بەو شێوازە. وشەی غاسیقین غا پیتی غین قەڵەوە و ئەلیف لەگەڵیایەتی کاگڕێبینمان لەگەڵایە لە هەولێرەوە. کاکە ڕێبین فەرموو. کاک ڕێبین دیارە پەیوەندەکەی بچرا. کاکە ڕێبین نەتوانێت پەیوەندیمان پێوە بگرێتەوە دووبارە داوای لێبوردنمان هەیە دیارە پەیوەندەکەی بچرا. بەڵێ خۆشەویستان وشەی غاسیقین ئەگەمان لەم حاڵەتە بێ خۆشەویستان پیتی غەین یەکێک لە پیتە قەڵەوەکان لە زمانی عەرەبیە هەندێک پیتمان هەیە هەمیشە قەڵەوە. قەڵەو یعنی چی؟ یعنی ئەو پیتەی کە دەنگەکەی ئەیاتەوە لە مەڵاشومان و ناودەممان پڕەبێ لەو دەنگە. غا غا ئەلیف یەکێکە لەو پیتانی لە هەندێک حاڵەتە قەڵەو و لە هەندێک حاڵەتیشە ناسکە. لەو حاڵەتانی کە قەڵەوە خۆشەویستان ئەگەر پیتێکی قەڵەو لە پێشەوە هاتبوو ئەو کاتە ئەلیفەکەیش بە قەڵەوی ئەخوێندرێتەوە ئەڵێن چی غا غا ناڵێن غا. دادە ئەلوا لە دووس خوورماتۆ با فەرمێت. دادە ئەلوا فەرموو. السلام عليكم. وعليك السلام دادی گیان. دادە ئەلوا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله ها. بەڵێ بخوێنە فەرموو. بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد ومن شر حاسد إذا حسد. دەست خۆش دادە ئەلوا تەمەنت چەندە دادە ئەلوا؟ حەوت ساڵی؟ ئەی ئافرین دەستی خۆش بێ یاخوا دەستی خۆش بێ زۆر باش خوێنتەوە ماشەڵڵا دەنگیشت خۆشە ئینشاءڵڵا گرنگی زیاتر با خوێندنەوەی قورئان بە و گرنگی بۆ دەنگە خۆشیشت بە بۆ ئەوەی کە باشتر و چاکتر فێر ببی دەستی خۆش بێ یاخوا. بەڵێ خۆشەویستان وشەی زۆر باشی دەستی خۆش بێ ئافرین بەردەوام بە ئینشاءڵڵا و هەوڵیش بە لای مامۆستایەکی بەتوانە بخوێنیت
بۆ ئەوەی ئەو دەنگە خۆشەیشت گرنگی زیاتری پێبیت و ببیت بە نمونەیەک و ببی بە مامۆستایەکی زۆر باش کە خەڵکی لەسەر دەستی تۆیە فێر بێ ئینشاءالله. دەستی خۆش بێ دادالواجە. ئەبوو ئەحمەد لە چۆمانەوە با بفەرمێت. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. قل أعوذ برب الفلق. بسم الله الرحمن الرحيم. بك كاج أبو أحمد. بلا ممسى. بسم الله الرحمن الرحيم. من بيت شو بيلي؟ بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد ومن شر حاسد إذا حسد. زۆر باشە کاک ئەبوو ئەحمەد لە چۆمان چۆن فێری قورئانە بن؟ شوێنێک هەیە لێەوەی فێر بن؟ بەڵێ مامۆستا. لای خۆتانەوە مامۆسایکی تایبەت یا بنکەیەک شوێنێک هەیە لەوێ تایبەت بە فێربوونی قورئان؟ بەخوای مامۆستا والله بالکەشێ بەس بەڕاستی من دەوام مایە پێم ناکرێ ینی. زۆر باشە ئینشاءڵڵا خوێندنەوەکەت باشە بەڵام تۆزێک خێرایی هێواشتر بە و لەسەر خۆتر بە دەستی خۆش بێخوا و خی گەورە پاداشت خێر لە ماڵی ئینشاءڵڵا ئەگەر خی گەورە قبوڵ کات لەگەڵ منداڵەکان پێشێشیانەوەکەمە ینی. دەستی خۆش بێخوا چەند ئەزانیت خەڵک فێر بکە قەت مەڵی خوێندنەوەکەم زۆر تەواو نییە ئینشاءڵڵا هەر کەسە و بەپێی توانا و بەپێی ئاسی زانستی خۆی خەڵکی دەوروبەری فێر بکات چکە جاری وا هەیە ئەو کەسی تۆ فێری ئەەکەیت جایوان لە خۆت زیرەکتر و لە خۆت بەتواناتت دەرئەچێ بەڵام گرنگەوەیە بەڕێزتان ببن بە ڕێنماییکەر بۆ دەوروبەر و بۆ ئەو مناڵانەی کە لەو منتیقەیە و لەو ناوچەیە هەیە. دەستی خۆش بێخوا کاک ئەبوو ئەحمەد. جزاک الله خێر مامۆستای بەرز خی گەورە تەمەند جێشکە خی گەورە پاداشی خێرتان باتەوە. مامۆستا. کاک دیاری لە کەلارەوە با بفەرمێت. بخوانە. حازریت؟ سلام علیکم. عەلەیکە السەلام. با بزانم دادە دیاری بڵێن یا کاکە دیاری؟ بخوانە. بەڵێ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات ومن شر حاسد إذا حسد. دەستی خۆش دیاری گیان تەمەنت چەنە؟ 6 ساڵی؟ چێ قورئانی فێر کردویت؟ دایکم. دایکێت خی گەورە پاداشتی خێری باتەوە. دایکان و باوکان ئینشاءڵڵا هەمیشە هاندەری مناڵەکانیان بن ئەو مناڵە تەمەنی 6 ساڵە قەت نەڵێن مناڵ فێر نابێت مناڵ زۆر بە ئاسانتر فێرە بێت. ئەوە کاکە دیاری نمونەیەکی زیندووە کە الحەمدوللا بە 6 ساڵی ئەتوانێت ئەو سوورەتە بخوێنێتەوە و خی گەورە پاداشتی دایک و باوکت باتەوە. دەستی خۆش بێ زۆر باش خوێنتەوە. خوال لەگەڵ کاکە دیاری گیان. خۆشەویستان وشەی غا ئاگامان لێ بێت بە غانەی خوێنینەوە غاسیقین ئیذا وەقەب پیتی باکە بە هەمان شێوە پیتی با بە لێوە ئەوترێت ئەگەر مەفتوح بێت لێوەکانمان ئەکەینەوە بۆن منڵین بە و ئەگەر ساکین بێت لێوەکانمان دائەخین بەڵام کاتێک کە سیفەتی قەلقەلە وەرئەگرێت ئەبێ لێوەکانیشمان بربین لە کاتی ساکینیە بەم شێوازە واقەب. کاک یوسف لە هەولێرەوە با بفەرمێت. کاکە یوسف. بەڵێ سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. فەرموو کاک یوسف. بەڵێ بەڵێ فەرموو. تەمام دەست پێ بکەین. گیان دەست پێ بکە فەرموو. بسم الله الرحمن الرحيم. قل هو الله أحد. کاک یوسف. بەڵێ مامۆستا. سورەتی ئەلفەلەقمان بۆ بخوێنە. الفلق. بەڵێ. بەڵێ مامۆستا. بسم الله الرحمن الرحيم.
قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد ومن شر حاسد إذا حسد. دەستی خۆش بێ کاکە یوسفجان، ماشەڵڵا دەنگت زۆر خۆشە و زۆر باشیشی خوێنیت، هەر بە خۆتەوە نەوەستیت. چەند کەس لە دەوروبەرتە، برا خوشک خزم دراوسێ، ئەوانی کە ئەتوانی فێریان کەی فێریان بکە ئینشاءڵڵا. الحەمدوللا خوێندنەوەکەت زۆر باشە و باشتیژە بێ لەگەڵ بەردەوام بووندا. دەستی خۆش بێ کاکە یوسفجان. بەڵێ خۆشەویستان، لەبەر تەوابوونی کاتەکەمان ناتوانین پەیوەندی تر وەربگرین و ئەوەی کە پێویست بوو لەسەر سوورەتی ئەلفەلاق باسمان کرد، تەنها یەک تێبینی بچکۆلەماوە، ومن شر النفاثات. ئەو نونە پێویستەکە زەمانێک لەسەری بمێنینەوە ئاگامان لەو حاڵەتە بێت. بەڵێ خۆشەویستان، بەوەندەیش کۆتایی دینین بە بەرنامەی ئەمڕۆمان، تا لە بەرنامەی داهاتوو بە خزمەتتان دەکەینەوە. بەخوای گەورەتان دەسپێرین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.